ئەو شتەی کە خۆیان بیوەنە پێشەوە لە ژێر ناو ئەوەی کە ئەمانە گویا ئەمنیەت منتەقەیان خستەتە خەتەرەوە ئەیوەنە پێشەوە. من فکرەکەمەوە ئیسرائیل لە هەموو دەوڵەتە لە منتەقە زۆرتر منتەقەی لەگەڵ خەتەرە مواجه کردا. وا نازانم هەتا ئێران 47 ساڵە ئانا لەسەر کارە یەکێ لە دەوڵەتای گەورەی منتەقەیەوەیشێ لە دەوڵەتای جەنایەتکار منتەقەیە کە ئێمە و خەڵکی ئێران 47 ساڵە لەگەڵیش بەشەڕی، وەلێ حقیقەتەن لە هیچ کوێ ئێران نە حمڵەی بە ئیسرائیل کردەنە بە ئەمریکا. لەم 47 ساڵە لە هەر ئەم منتەقە هەر بم جۆرە بەهانانە و ئەمریکا لە شەڕ و چەشمەچێش دنیایە خۆی هەیەتی لە هەر دەورێکا جۆرێک بووە، ئەوە ئەفغانستان، ئەوە یوگسلاوی، ئەوە عێراق، ئەوە سووریا، ئەوە لیبی و ئەوە غەزەشی لەگەڵا بێکە بە هاوکاری لەگەڵ ئیسرائیل بردیانە پێشەوە و ئیسێش ئێران دەرنەتیجە حیزب الله بەهانەیە ناژم حقیقەت نییە، حقیقەتە خۆ بەوانی شەرم کاراکەنم شەر و کاراکە، ئەمە بەهانەیەکە بە تور واقعیەکەی هەدەف شتێک گەورەترە تاوجەی کە گەڕێتە سەر ئەمریکا و فکر ناکەم ڕاستیەکەی ئەمریکا هەدەفیەوەیە ئلزامەن سیستم گۆڕێ مەسەلەن یا دەوڵەت بگۆڕێ، چون نازانێ بەکوێگە ئەوەی کە لە پرۆسەکە بێرە تەبدیل بێ مستەقل لەوەی کە ئەو چی پێخۆشە پەدیدەیەترە. لە ئیسرائیل پەدیدەکەی کامڵەن جیاوازە. ئیسرائیل ئەرێوێ ئەم دەوڵەتانەی کە گەورن لە منتەقا بشکن